بە بڕیاری قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم پرۆژەی دابەشکردنی ئاوی خواردنەوەی گوندی قەرەگۆل جێبەجێکرا کە ماوەی چەند ساڵێک بوو بەهۆی قەیرانی دارایی هەرێمەوە کارەکانی پرۆژەکە ڕاگیرا بوون. لە ئێستادا نزیکەی 200 ماڵ لەو گوندەدا گرفتی ئاوی خواردنەوەیان چارەسەر کرا. بەڕێوەبەری ئاوی دەوروبەری سلێمانیش باز لەوە دەکات جێبەجێکردنی پرۆژەی ئاوی خواردنەوەی گوندی قەرەگۆل یەکێکە لە هەنگاوەکانی جێگری سەرۆکی حکوومەت بۆ زیاتر ئاوەدانکردنەوەی گوندەکان. کارێکی زۆر باشیان کرد لە پرۆژەکەیە، بەڵام بۆی قەیرانی دارایی و شەڕی داعشوانێ ئەم کارە ڕاوەستا بەوەی نەبوونی سلفا بۆ بەڵێندەر بەڕاستی. بەڵام بە هەوڵی جەنابی جێگری سەرۆکی حکوومەت و پلاندانانی پارێزگای سلێمانی توانرا ئەم پرۆژانە بەگەڕ بخرێنەوانێ بتواندرێ پێشینەیەکیان بۆ خەرج بکرێ. خۆشبەختانە لە 15 حوتی 2018 ئەم پرۆژەیە تەواو بوو. هاوڵاتیانی گوندی قەرەگۆلیش بە بایەخ و گرنگەوە باز لە هەنگاوەکانی جێبەجێکردنی پرۆژەی ئاوی خواردنەوەی گوندەکەیان دەکەن، خوازیارن پرۆژەی زیاتریان بۆ جێبەجێ بکرێ. ئەم پرۆژەی ئاوەیەکە تقریبان چەند ساڵێکە 2 ساڵە وەساوە بەهۆی قەیرانی داراییەوە، دواتر بە هەوڵ و هیمەتی جەنابی جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات چوونە لای جەنابیان و بەڕێزشی ڕەزامەندی دەربڕی لەسەر ئەوەی کە ئەو تاواکاریمان بۆ بکەوە. ئێستا پرۆژەکە تەواو بووە، لە ڕاستیە کێشەی گرفتی ئاوی خواردنەوەی لە گوندەکەمانە چارەسەر کردووە. چوونە لای کاقوبات وعدی ئەم پرۆژەی پێداین تەواو نەبوو، بۆی تەواوکردین، بۆی جێبەجێکردین. زۆر سوپاس دەکەین، زۆر مەمنونین. زۆر سوپاسی بەڕێز کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بۆ گەڕخستنەوەی پرۆژەی ئاوی گوندی قەرەگۆل بۆ هۆی قەیرانی داراییەوە پەکی کەوتە بوو. زۆر سوپاسی ئەەکەین کە لەم هاوی نەگەرمەدا ئێمەی لە قەیرانی ئاو نزیکەی 200 ماڵمان لە قەیرانی بێئاوی ڕزگار بووە و لە گوندی قەرەگۆلی ناحێی وارماوەی سەر بە قەزای شارەزور ماوەی چەندین ساڵ بوو گرفتی ئاوی خواردنەوە هەبووە. حکوومەتی هەرێم لە ساڵی 2014دا پرۆژەی ئاوی خواردنەوەی گوندەکەی خستە بواری جێبەجێکردنەوە، بەڵام بەهۆی قەیرانی دارایی هەرێمەوە کارەکانی ڕاگیران. دواتر لەسەر داوای هاوڵاتیان و لێپسراوانی ئیداری ناوچەکە بە بڕیاری قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم کارەکانی پرۆژەکە تەواو کران. لە ئێستادا ئاوی خواردنەوە گەیەنراوەتە ماڵەکانی گوندەکە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، گوندی قەرەگۆل، ناحێی وارماوە.